برینارانی کیمیاوی هەڵەبجە قابلی ئەوەن زۆر زیاتر ئاوڕیان لێ بدرێتەوە کە بەداخەوە لە ئێستادا بەدە زۆر گرفت و زۆر معانات و زۆر کێشەوە دەناڵێنن دوای 34 ساڵ لە یادکردنەوەی ئەو یادە ئەو هەڵوێستانی ئێمە پشتگیری بوو لە هەموو قوربانیانی هەڵەبجە. بەنسبەت ئێمە وەکو دەستگای بەخشینیش دیارە دوای ئەوەی کە بایکۆتی ئەو یادەمان کردووە وامان پێ باش بوو وەگەوەی کە لە ڕابردوو ئۆندەی پێمان کرابێ هەمیشە لەگەڵ کەسوکاری شەهیدان لەگەڵ برینارانی چەکی کیمیاوی بینمان هەبووە هاوکار بووین ئەوەندەی پێمان کرابێ و توانی بێتمان ئەم ساڵیش بۆ ئەو مناسبەیە وەک دەستگای بەخشین دوو جیهازی هەناسەدانی دەستکردمان وەکو هەدیە پێشکەش کرد بە کۆمەڵی کیمیابارانی هەڵەبجە بۆی لێرەوە لە ڕێگەی ئەوانەوە ئەو برینارانی ئەو نەخۆشانەی کە پێویستیان پێە بێ و پێویستیان بە هەناسەدانی دەستکردە بێ بتوانن سوود لەو جیهازانە وەربگرن و وەک مڵکیەت لای کۆمەڵە بمێنێتەوە و ئینشاءڵا بتوانین لە ڕابردوو لە داهاتوو هەرچێکمان پێ بکرێ بۆ کۆمەڵەوە بۆ بریناران و شەهیدان و خەڵکی هەڵەبجە و دەڤەری شارە زۆر و پارێزگای هەڵەبجە بەعام هەرچێکمان پێ بکرێ ئێمە وەکو دەستگای بەخشین درێغی ناکەین.